محەممەد و باوکی ئەو دوو کەسن کە چەند ڕۆژێک لەمەوبەر لەلایەن چەند چەکدارێکەوە لە یەکێک لە خوێندنگەکانی شاری سلێمانی پەلامار دران و ئەشکەنجە دران. محەممەد فواد خوێندکاری پۆلی نوێی بنەڕەتیە لە قوتابخانەی مەداریس العالەمیەت المتەحیدا ئەو بەم جۆرە باز لە ڕووداوەکە دەکات کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە خوێندنگەکەیان ڕوویدا و لەلایەن چەند چەکدارێکەوە هێرش کرایە سەریان. كورك لمكتبي خوم العالمية المتحدة الأهلية بشتي استيستار مكتبة كمان من لي طالب مشكلة قبو الطلبة اللي شرك اللي قال منه إمي تشوين باقم دانشتو بو مشكلة حل كينو طا تعهد كين كز لكز نايت تر باقم دانشتو أو نازم كيو مقدم يكسر جنيه باباكم باكم تبو او علي تر باكم هلا صابوي بچينا دار او منو باكم چونك اوان سلاح وشتيان بي امي ناتوين بوين تري اوش بكاميرا ديارت يكسر زليا بزاري باكم سلاح يعني هي 5 نفر لسر منه بدمان جو بنجم شكا اوش وبشتم ليش هر ناتوام شكا بسلاحه يعني ابني مدرسة عربية وطالب عربي باوکی ئەو خوێندکارە دەڵێت دوای ئەوەی کوڕەکەی پەیوەندی پێوە کردووە کە لە خوێندنگا بۆ تا کێشەی لەگەڵ خوێندکارێکدا بۆ مەبەستە و چارەسەرکردنی کێشەکە سەردانی خوێندنگەکەی کردووە بەڵام لەلایەن چەند چەکدارێکەوە پەلامار دراوە و ئەشکەنجە دراوە. ئەو سوپاسی باڤڵ جەلال تاڵەبانی و قوبات تاڵەبانی و ئاسایشی سلێمانی دەکات کە لە سەرەتای دروستبوونی کێشەکەەوە پاڵپشتی بوون. راحت أحل المشكلة بالتراضي ودي من سەردانی خوێندنگەی کوڕەکەمم کرد بۆ چارەسەرکردنی کێشەکەی کە تووشی شەڕ بوو لەگەڵ خوێندکارێکی خوێندنگەکە بەڵام کە چوون بۆ ئەوێ چەند چەکدارێکی لێبوو پەلاماری من و کوڕەکەمیاندا هەروەها ئازاری زۆریانداین من نەخۆشم تەندروستیم جێگیر نییە و نەشتەرگەری دڵم بۆ کراوە ئەوانیش ئازاری زۆریاندام. ونشكر الأستاذ قوبات طلباني والأستاذ بافل طلباني تم استدعانا وقابلونا بالمكتب. من سوپاسی بافڵ جەلال تاڵەبانی دەکەم کە بانگەشتی کردین و پارێزەری بۆ گرتین. سوپاسی قوبات تاڵەبانی و هێزەکانی ئاسایش و سەرجەم ئەو کەسانە دەکەم کە پاڵپشت و هاوکارمان بوون. سليمانية وأربيل والجميع على موقفهم من خلال التواصل الاجتماعي وتعاطفهم معنا. ڕۆژی 22 کانونی یەکەمی 2021 گرتە ڤیدیۆی یەک لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بووە کە چەند چەکدارێک لە مەداریس العالەمیەت المتەحیدا هێرش دەکەنە سەر خوێندکارێک و باوکی ئەشکەنجەی زۆریان دەدەن. هەرزوو هێزە ئەمنیەکانی سلەیمانی و بەتایبەت ئاسایش بە دوواداچوونیان بۆ ئەو ڕووداوە کرد و توانیان لە ماوەیەکی کەمدا لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوە سەرجەمە و کەسانە دەستگیر بکەن. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.